سلمان لەگەڵ بەرزانم کاتت باش لە ئێستادا گربوونەوە خۆپشاندانەکە دەستی پێکردووە ژمارە و کەسانە بە چەند مەزەنداکرێ و داوای چی دەکەن ئایا هیچ کەم لە بەرپرسانی پەرلەمانی ئەوروپا وەڵامیان داونەتەوەیان لە خۆپشاندانەکاندا کێ ئامادەیە؟ بەڵێ دیاری هەڵبەت دیارە زیاتر لە کاتژمێرێک دەبێت لە بەرامبەر ئەو هێرشانەی سوپای تورکیا ئەنجامی دەدات بۆ سەر باکووری کوردستان بەتایبەت شاری جزیرە هەروەها گەمارۆدانی ئەم شارە لەلایەن سوپای تورکیاوە هەروەها لەلای هێزانەکانەوە دیارە ئەمڕۆ ڕەوەندی کوردی لە برۆکسلی پایتەختی بەلجیکا لە بەردەم پەرلەمانی ئەوروپا لێرە کۆبوونەتەوە دیارە ئەو وێنانەی کە ئەیبینن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان یاخود ڕەوەندی کوردی لێرە کۆبوونەتەوە هوتاف دژی سوپای تورکیا بەرزەکەنەوە دیارە لێرە بەیاننامەیان لایە بەیاننامەکان دیارە دابەشی بە هاوڵاتیانی ئەوروپیەکەن لە بەرامبەر ئەو هێرشانەی کە سوپای تورکیا ئەنجامی دەدات بۆ سەر باکووری کوردستان بۆ زانیاری زیاتر لەسەر ئەمە دیاری ڕێخەری خۆپشاندانەکەم لەگەڵا زانیاری زیاتری لێ وەرەگرین. سەرەتا زۆر سپاس بۆ جەنابەت. ئامان چییە لەم خۆپشاندانە؟ ئیرۆ ئەرمانجە me vira ji bo ki ev 10 roj e li derdorê cizîrê dor pêşkirin heye û însanê sivîl zarok tên kuştin dayîkê me nikarin zarokê xwe bidin axê ji bo wî li her derê gelê Kurd rabûye ser piya taybet em dixwazin ji başûrê Kurdistanê ji herama Kurdistanê û hikûmeta Kurdistanê jî gere dengê xwe derbixe li hember vî zulmê li hemberê dîktatörîzma faşîzma Tayyip Erdogan piştgirtiya gelê cizîrê bike. نوێنەرانی پەرلەمانی ئەوروپا ئەوانەی کە لێرە دانیشین هیچ وڵامی ئێوان داونەتەوە؟ me dosyakî xwe daye wana heta ew daxuyanekî fermî li hemberê vî zulmê nedin her roj em ê çalekiyê xwe berdewam bikin. لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی تر خۆپشاندانتان کردووە وڵامی ئەوان چی بە بۆ ئێوە؟ Yani wana dibêjin dona pêr em bêjin berdevkê Yekîtiya Ewropa çûbû Türkiye heta üslûbekî jî karanî bû ji bo ki Serokwezîrê Tirkiye digo Ewropa piştgirtiya me dike dijî terorê ew jî daxuyanî da got em nehatine li bir talîmat bigirin û talîmat bidin gere Türkiye carekî din ve gere ser çareseriya piştgirêka Kurd bavayekî demokratîk. gelek spas بۆ جەنابەت. Em gelek spas. دیاری هەڵبەت وەکو ئەم بەڕێزە ڕێخەری خۆپشاندانەکەی ئاماژەی بۆ کرد دیارە بەرنامەیەکان پەیامێکان ئاڕاستەی نوێنەرانی پەرلەمانی ئەوروپا یاخود پەرلەمانی ئەوروپا کردووە تیادا بە تەفاسیلی باسی هەموو ئەو هێرشانە دەکات کە سوپای تورکیا یاخود هێزانەکان ئەنجامی دەدات بۆ سەر کوردانی باکووری کوردستان لە تورکیا. بەڵێ دیارە وەکو ئەو برادرە ئەو میوانم ئاماژە پێکرد بە بەردەوامی ئەوان ئێستا هەروەها لە ڕابردوو لە داهاتووشدا بەردەوام دەبن لە خۆپشاندانەکانیان بۆ فشارخستنە سەر پەرلەمانی ئەوروپا یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی ڕێگە بگرن لە سوپای تورکیا ئەو هێرشانە بوەستێنێت. بەڵێ بەرزان دەست خۆش سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بەرزان لە